پێشمەرگە لەگەڵ هێزێک ڕوبەڕوو بووەوە جگە لە چەک و تەقەمەنی و بۆمبەکانی دەستیان خاوەنی عەقیدەیەکی جیهادی توندڕەو بوون بۆ ئەوەی بتکوژن خۆشیان دەکوشت. زۆر جار بە چەکدارێک یا چەند چەکدارێکی خۆکوژ و بەو بۆمب و کەرەستە سەربازیانەی بەکاریان دەهێنا مەترسێکی گەورەیان بۆ سەرگیانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی کوردستان دروست دەکرد. ئەگەر هیچ ناوچەیەکیشیان بۆ داگیر نەکرایە زیانی گەورەیان دەدا. لەو ڕوەشەوە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەهۆی ناوەندەکانی زانیاری خۆی و ژووری ئۆپراسیۆنەکان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان هاوکاریەکی گەورەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی دەکرد لە سەنگەرەکانی بەرگری لە کوردستان. بەهۆی ئەو زانیاریانەوە ڕێگە لە زۆر جوڵە و پێشڕەوی داعش و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و خۆکوژدە جیران کە ڕوویان دەکردە سەنگەرەکانی پێشمەرگە. خۆی هەر شەڕێک و هەر حربێک کە دەکرێت خەڵکی وەکو بڵێ ئەزمونێکی تر وەردەگرێت. بە تاکید شەڕی داعشش ئەزمونێکی تری بە پێشمەرگە بەخشی. ئەو شەڕێکی جیاواز بوو لەگەڵ هەموو شەڕەکانی تر. ئێمە لە سەنگەرەکان لە خۆکوژی ئەوان یعنی ئەوان دەهاتن کە بمرن و ئێمە وەکو بڵێ پێشمەرگە شەهید بکەن، خەڵک شەهید بکەن، خەڵکی بێتاوان سەر ببڕن، بەڵام ئەمانە هەموو نەبوونە هۆی ئەوەی کە پێشمەرگە چوو دابدات و تەسلیمی ئیرادەی داعش ببێت. لە ڕووی تەکنیک و هونەر و شێوازەکانی شەڕ بەرهەمی تەنیا خۆی نەبوو، بەرهەمی یەک دەوڵەتیش نەبوو. هەرچی دەوڵەتی دوژمنی کوردە و داگیرکەری کوردستانە بەشدار بوو لە پرۆژەی هونەری و تاکتیکی و ئستراتیژی شەڕی داعش دژی کورد. ئەوەی کە خیبرەی قاعیدەی هەبووە کە خیبرەی قاعیدەی هەبووە لە ئەفغانستان بجگە لەوەی جێشی عێراقی و کەونە حرەس جمهوری ئەوەی کە عەتفیان لەگەڵ هەبووە بجگە لەوەی ئەو هەموو کەوانەی لە چیچان و ماچیشان و تەنانەت لە وڵاتە ئەوڕۆپیەکان هاتبوون کە مهندس بوون اینجا بڵێن هەیە لە میدیا خیبرەی هەبوو لە تەکنۆلۆژیا و لە بۆمبی ریموت کۆنترۆل کە دروست دەکرێت هەمووی سنعی خۆیان بوو بەڕاستی ئەوەی کە ئەوان کردیان یعنی لە ماوەی 8 مانگ معمەلیان دانا بوو تەنانەت تۆپی گولە تۆپی هاونیان دروست دەکرد و تۆپیشان دروست دەکرد. زۆریش پێشکەوتوو بوون هەمووش حێراسەتیان بە کامێرە دەگرت. مەسەڵ خۆیان لێرە زێرزەمینێکیان لێدا کامێرەیان لەسەر جادە دەدەن. ئەوان بە زۆری تاکتیکی عبوات و ئەوانەیان دەکرد مەسەڵەن ئەگەر بیان دید بە قافیلەی پێشمەرگە هات یان هجووم هات ئەو لێرە لەناو کوونەکە بوو لەوێ هەردەکە ئەتەقی. یعنی زۆر تاکتیکیان بەکار دەهێنا یعنی لەبەر ئەوە شەهیدێکی زۆرماندا مەخصوص جەماعەتی هەندەسە یعنی جێگای تەقدیر و شەنازینە خۆیان کردە قوربانی بۆ جانی هزارەها پێشمەرگەی تر.
سیاستی حکوومەتی مرکزی وای کرد کە ئەم خەڵکە هاوکاری داعش بێ چونکە زیاتر پابند بوونیان بە سیستەمی تایفی و مەذهبی بوو یعنی شەڕێکی ژێربەژێری تایفی هەبوو لە هەموو ناوچەکەی عێراقدا کە پەلاماری مووسڵ درا بە ژمارەیەکی زۆر کەمی داعش کە لە بینی 150 بۆ 300 کەس بووە هاتن پەلاماریاندا مووسڵ دوو فیرقەیە سوپای عێراقی لێبوو کەچی بە ماوەیەکی کەم گرتیان ڕێکخراوێکی زۆر منەظەم و تەنظیم و لە هەموو پاشماوەی ئەفغانستان و شیشان و لیبیا و سووریا و یەمن و عێراق و هەموو ئەو وڵاتانەی کە هەندێک دەستی نوێنەری خۆیان تێدا بوو لە ناو داعش ئەوانە هەمووی ئەو ڕێکخراوە زۆر تەدریب کرابوو لە بن هەردوو زیاتریشان دەکرد. تروریستانی داعش مجموعە خەڵکێکی بەرهەڵا بوون دوور بوون لە هەموو پرەنسیب و ئەخلاق و پێوەرە نێودەوڵەتیەکان و زۆریش دڕندە بوون و هات بوون لە ڕێگای تونند و تیژیەوە ئیرادەی خۆیان بەسەر هەموو خەڵکی ناوچەکەدا فەرزکیان بەشی هەرە زۆریان خەڵکی خۆکوژیان تێدا بوو ئەو شێوازە شەڕێک کە تروریستانی داعشیان هەبوو و ئەو چەک و تەکنۆلۆژیای کە دەستیان وای کرد کە هێزێکی سەربازی بەقووەت بوون و هێزی پێشمەرگەی کوردستان بوو یەکەم جار بوو ڕوبەڕووی حاڵەتێکی ئەوها شەڕێکی هەم لە دەشتایی و هەمیش ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتووە کە ئەگەر ئەم چەک و تەکنۆلۆژیە مقارنە بکەیت لەگەر ئەو چەکێ لە دەستی هێزی پێشمەرگەی کوردستان بوو بە هیچ شیوەیەک مقارنە نەدەکرێت. شەڕێ داعش شەڕێکی نیبوو بنسبەتمە نە شەڕێکی بژی تەقلیدی بووە و شەڕێکی جەبهەویەک و تو دەوڵەت بەرامبەری دەوڵەتی شەڕێکی نیبوو تەکنیکەکانیژی بکارتینە تروریستان داعش خۆ تەقاندن بووە سیارەت مفەخەخ ئالیاتت مفەخەخ هەر شوێنێکی هات بایە کە ئەوکو ئاماژە پێکردی و 20 نەفەربانە هاتبانەدا مەنتەقەیەکی تێیدان ڕاستە مەنتەقەیەکی شەڕێ وەکو پارتیزانی بووە و هەم شەڕێکی تەکنیکەکانیژی بووە و خۆ تەقاندن بووە و خۆ تەقاندنە ئالیاتە بووە. نەبواە هەر شتێک هەر ئەسەرێک ئەوان بەجیان بێڵایە چەک بواە بە نرختنی شت وایە نەبواە هیچ کەسێک دەستی بۆ بەرێت چونکە مەترسی ئەوە هەبوو کە بە TNTەوە TNT کرابێ. خبرایەکی زۆریان هەبوو دژی جێشی عێراقی و دژی جێشی ئەمریکیش کە لە عێراق بوون ئەوەی کە وەکو قاعیدە کە ئەو کات لە سووریا ئانەش دەهاتن وەکو تریش ناحیەی تەکنۆلۆژی مهندس و خەڵکێک بۆ عەقیدەیە کە شوێنیان کەوتبوو احتیمالیشە بۆ جیهادی نیکاح هاتبن. دەستپێکە شەڕێ داعش ڕاگەهاندنە داعش ئیعلاما داعش تابوری پێنجێ داعش دەورێکی هەرێ ئەساسی دەڤێدا هەبوو باوەڕ بکە gelek carada guhdarîgin 10 seyyareş deverekê bû deverekê çûn yekser neqil kir gotî 100 seyyaret Daişa ji filan menteqê bû filan menteqê çûn. ئێمە دەبوو دەستمان بگرتایە بەوەی کە ئەگەر شەڕ ڕوویدا فلانە چەک چەند فیشێک دەتوانێت بتەقێنێ بۆ ئەوەی پەچی نەکەوێت. گەشتە قەنات ئەگەر کورد بمینێ و پێشمەرگە بمینێتن استفادەی لە بەغدا و لە فناڵ و بێوانێ ناکات ئەگە وان بەغدا گرتوە ڕەنگە مە بەغداش لێستان باوە. داعش بەو هەموو ئیمکانیەتەوە هەر جێی چوو بۆیە پێم وایە ئەو قووەتەکە چووە ینی جەپەکەی هەڵدەگەن. داوامان کرد لە هاوپەیمانان لەو بارەوە یارمەتیمان بدەن هەم خۆشمان توانیمان تەکتیکی شەڕەکانی خۆمان بگۆڕین بە جۆرێک کە بتوانین زاڵبی مەسەریاندا لە کۆتاییدا هێزی پێشمەرگە زاڵ.
داعش نە هیچ دەرگایەکی بۆ تێگەیشتن هەبوو، نەپابەندی هیچ بنەما و پرەنسیپێکی مرۆیی بوو لە جەنگەکەدا. دیلیان دەکوشت و سەریان دەبڕین. دەست درێژیان دەکردە سەر ژنان و کچانیان بە سەبایە دەبرد و کڕین و فرۆشتنیان پێوە دەکردن. ترس و تۆقاندنیان لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیاکانەوە بڵاو دەکردەوە. کچان و کوڕانیان لە وڵاتانی جیهانەوە هەڵدەخەڵەتاند و دەیان هێنانە ناوچەکانی سووریا و عێراق. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی چەکدارانیان زیاتر دەبوون و مەترسیەکانیان بۆ سەر ناوچەکە و هەرێمی کوردستانیش زۆرتر دەبوون. ئەو کاتەی جەنگی داعش هەڵگیرسا نوری مالکی سەرۆک وەزیرانی عێراق و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو. بەغدا هێزی پێشمەرگەی وەک بەشێک لە سیستمی بەرگری خۆی هەژمار نەدەکرد. نە سوپای عێراق بەری بە هێرشەکانی داعش گرت، نە ڕێگەدرا پێشمەرگە بچێتە ناوچەکانی نینەوە. هەرچەندە بارزانی مالکی لەو مەترسیە گەورەیە ئاگادار کردەوە، بەڵام بەغدا پشتگوێی خست و هەموو چەک و جبەخانەکانیشی بە ئاسانی جێهێشت و کەوتنە دەست چەکدارانی داعش. ئەوەش بۆ پێشمەرگە بوو بە کێشەیەکی گەورە و هێزێکی توندڕەوی خۆکوژ بە خێرایی بوونە خاوەنی گەورەترین جبەخانە و چەکی پێشکەوتوو. هەر بۆیە بارزانی سەرکردایەتی شەڕێکی نابەرابەری لەگەڵ توندڕەوەکانی داعش کەوتە ئەستۆ و دەبوو ئەو لافاوە لە ناو ماڵی کورد و خاچی کوردستان دوور خاتەوە. طاوقاوي سياسات عراقي او سياسات نابويا كان بشكين جمنظومه امنيه جيش عراقي ويا امنيه عراقي جشتي جابك جوازي بري خدا ما ومحاولات كريجي مثلا نوردار بكم وامكانات البردست ما ببرن و نهلن بيش كبير وهماهنگی که باشنا برما عراق دا نبويه راست مرکز تنسيقات مشتركه ما هبوينا بلان ماكو قوات وروج بروج شواز اما عراق تيك شو بصراحه ما بينما وقوات العراق ده اوان مرماوي چند بكو بين جهه 2003 هل او فكره وان ذهبوا بلان واقع حال جاش بويد الراديك وقرانا ديد بين وجر عتب لنا خو بلا خو بدنا وان جهه قوات بكار بينن وروج بروجش نافخوا عراق الشاباش نبوه هج دست فكر 2003 و 2004 هر بدايه قاعده باشتواهات بنا داعش روج بروجي وضع عراقي خراب تليتها وەکو پێشمەرگە خۆ هەنیەتوانی بڵێن زۆر مەغدورین چونکە لە عێراق هیچ هاوکاریەک ناکرێ یعنی یەک دوو مانگ بەشێکی زۆر کەم بە حساب بەناوی موچە نێردراوە ئەگەنە لە دوای دەستوری عێراق هیچ شتێک بۆ پێشمەرگە نەکرەوە کە بەبێی دەستور جزئێکە لە هێز ئەمنیەکانی عێراقی پێشمەرگە و دەبێ هەموو بودجە و بڵێن تەقەمەنی و هەموو یعنی هەموو لۆجستیەکان لە عێراق بێ بەڵام بەداخەوە بەڕاستی هیچ نەکرەوە ئێمە ئێستا ئەم لەحزەی کە تێدان لە شەڕبی لە شەڕ نەبێ جوندیەکی بەسیتی عێراق موچەکەی بەقەت عقید و مقدمێکی
پێشمەرگەیە ئەجاواز بنە لەوەی مەساریف و نەسریە و لۆجستیک و کەهیانە کە پێشمەرگە نیەتی. لە وەختە خۆشیە و چەک تەسلیمی عێراقی تەسلیمی هێزی پێشمەرگەی نەکیە زۆرۆفێکی هۆ ساژدا ئەوان هەر چاپ کوردستانیان هاتبوون گەلەش فەرماندەتوایەت لەشکەری کە شاری میسر کەتە دەستێت تیرۆستێن داعش هاتن ناو کوردستانی داڵداربازن چۆنە باڵا. مەترسیەکانی داعش لە ناوچەیەوە بوون بە جیهانی و بەرژەوەندی وڵاتانی زلهێز و ئەوروپا و جیهان کەوتنە مەترسیەوە. داعش سنووری نەدەناسی و لە هەر شوێنێک چەقۆیەکی بۆ بوەشاندایە دەیوەشاند. بۆ بەرگرتن لەو هێزە تونندڕەوە هاوپەیمانێتی نێودەوڵەتی پێکهات و پێشمەرگەش بووە هێزی زەمینی جیهانێک کە تیرۆر هەڕەشە لە چارە نووسی دەکات. پێشمەرگە بووە باسی ناوەندە سیاسی و سەربازی و میدیایەکانی جیهان و کۆمەکی لە ئاسمان و زەمینەوە بۆ هات مەشق و ڕاهێنان و هەندێک چەکی پێویست گەیشتە دەستی پێشمەرگە چونکەوەی لەسەر زەوی شەڕی لەگەڵ پێشمەرگە دەکرد دەبوو هەر لەسەر زەویش کۆتاییان پێبهێنرێ و ئەو هەموو خاکەی داگیریان کردووە لە دەستیان دەربهێنرێ. بە سەرپەرشتی ئەمریکا و پەیمانی نێودەوڵەتی هاوکاریەکانیان باش بوو لە ڕووی دابینکردنی چەک و تەکنۆلۆژیا بۆ هێزی پێشمەرگە و هەروەها لێدانی مۆلگەکانی تۆریستانی داعش لە ڕێگە فڕۆکە جەنگیەکانیان ئەمە هاوکار و پاڵپشتێکی باش بوو بە هێزی پێشمەرگەی کوردستان. کۆمەلگای نێودەوڵەتی کاتێک بینیان داعش ئەجندای ئەوە بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی لە بەها مرۆڤایەتیەکانی خاڵی بکات دەستکەوتەکانی مرۆڤایەتی لە دموکراتیەت پێشکەوتن مافی مرۆڤ سەقامگیری ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی بەتاڵ بکات هاتن پشگیری کورد و هێزەکانی پێشمەرگەیان کرد لە بیرمان نەچێ هەم لە ڕووی ئاسمانی و هێرشی ئاسمانیەوە هەم لە سەر زەمینیش چ مەشق و چێ ئەو چەک و تەقەمەنانی کە دەستمان کەوت لیان نابێ نادیدە بگرین کە دەوری کاریگەریان هەبوو و هێزی پێشمەرگە مەسەلەن تۆ پەلاماری شوێنێک دەدرا هێزی ئاسمانی تۆبارانێکی باشی دەکرد پەکی شوێنەکەی دەخست بەڵام ئەگەر هێزی پیادەش نەبێ بچێ جێگاکە بگرێ دوای دژمن دەگەڕێتەوە بۆیە بەیەکەوە هەماهەنگێکی باش و ئەمە ئەو پاراستنی هەرێمی کوردستان و ڕزگارکردنی ئەو ناوچانەش بوو کە کەوت بۆ زێر دەستی داعش. ئەو تەقەمەنی و ئەو چەکانەی کە پێویست بوون بوو شەڕی داعش مجرد ئەوەی کە بە کەلکی پێشمەرگە هات میلان بوو میلان حقیقت دەوری هەبوو یعنی دەوری هەبوو لە جەبهە چونکە جانی هەزارەها پێشمەرگەی لەو ئینتیحاریانە نەجات دا. داعش ڕێکخراوێک بوو لەسەر هەموو دنیا خەتەر بوو لەبەرە خۆیان داهاتنە و شەڕیان هاوکاریمەیان کرد هاوپەیمانیان پێکینە هاوکاریمەیان کرد بۆ ئێمە بتوان ئێمە هەیمنەی داعشمان شکاند کە بتوان داعش زیاتر وەکو بە پێڕۆ منتقەی زیاتر نەگری و زیاتر خۆی فراوان نکات. هێزی هاوپەیمانان هاتن هاوکاری ئێمەیان کرد لە ڕووی مخابراتی و لە ڕووی فڕۆکەوانی هێرشە ئاسمانیەکان بەڵام پێشمەرگە گیانی خۆی بەخشی ژیانی خۆی بەخشی یعنی ئێمە بە خوێن توانیمانە و دەستکەوتانە بینین ئەمە گرنگە کێ لەسەر زەوی شەڕ دەکاتن کێ گیان دەدا خوێن دەدات ئەمە وای کرد کە ئێمە سەرکەویت. C'était aussi longtemps qu'il était souhaitable هاوپەیمانی نێودەوڵەتی دەیویست لەو ناوچەیە بێت بۆ ئەوەی تێرۆریستەکان تێک بشکێنن و نەیان دەویست بمێننەوە. هەرچەندە دەبینن تا ئێستاش تێرۆریستەکان لە عێراقدا ماون بەڵام دواتر هەستیاری دۆخەکەیان زانی و ویستیان نیشانی بدەن کە بەرنامەیان گۆڕاوە و زیاتر هاوکاری لە بواری گەشەپێدان و ئابووری و سەقامگیری وڵاتەکە دەکەن.
مەشقکردنی پێشمەرگە لەلایەن هاوپەیمانانەوە و بەڕۆحێتێک پێشمەرگە ئەچووە ناو مەشقەکەەوە هێزەکانی هاوپەیمانان زۆر پێیان معجب بوونیان و ئێمە تا ئێستا ئەمە یەکە جارە لە زۆر شوێن هێزمان بینیوە چوین لەگەڵە ئیشمان کردووە کە بەو شێوەیە ئیسعابی مەشقەکە بکەن و بەو شێوەیە ئیلتیزامی مەشقەکەشیان هەبێ. خۆی لە هەموو دنیا هەلێن لەشکری پیادە سەروەری هەموو لەشکرەکانە بۆ وڵێن هەرجێی تۆ بگری ئێستا عەلەمی ئەم وڵاتە لەوێ نەچیندرێ یعنی نەتگرتو ئێستا من پێتەڵێم ئێستا هەر نوقتەیەک هەسکەی ئەوانەی مادەی 140 لە مووسڵبی لە کەرکووک بێ من ئەتوانم بە مەدفەعیە لێ بدەم قەسبی بکەم شەرت نییە پێی بکەوی بەڵام ئایا ئەوە بوو بە خاکی من تا تۆ عەلەمی خۆت و دانەچقینی لەسەر خاک و پۆستاڵی جوندیەکەی توی لێ نەبی خاکی تۆ نییە کرد. سەر بە عشیقت پراسۆن کرا تارە کەمە داخلی ناوماران و تارەنەیە وەک پێویست نەیدەتانی پێش وەخت شتەکانی کرد بەڵام ئەمە چوین ئاپراسۆنەکە خانی بەخانی بوو شەهیدماندا و بریندارمان زۆردا و لە هەموو شوێنەکان لە هەتا لە منتقەی شنگار لێرە لە هەموو شوێنەکان بەڕاستی بەبێ هاوپەیمانان باو ئاسانی نەمان دەتوانی کە داعش تێک بشکێنین بەڵام ئەوەی کە دەکرێ من ئەتوانم بڵێم یعنی 120یش پڕ ناکەتەوە لە پێداویستی پێشمەرگە بەڵام تەکنۆلۆژیان بە تایبەتی هێزی ئاسمانیان ئەمە پشگیریەکی زۆر گەورەیە بەڵام وەکو هاوکاری پێشمەرگە پێداویستی پێشمەرگە بە تەئکید شتێکی زۆر کەمە یعنی توانین بڵێن ڕەمزیە تا ئێستەیش زۆر شتمان پێویست بووە کەشتی زۆر بەسیت بووە شتی زۆر سادە بووە کە پێویستمان بووە مەسەرەن پێویستمان بەوە بووە کە جیهازی دۆزینەوەی لوغممان هەبێ ڕەنگە ئەوان یا تەقینەوەی لوغمەکان ڕەنگە ئەوان ئەنواع تەکنۆلۆژیان هەبێ بەڵام هیچ لەو بوارانایە چەند هاوکاریکی ئەوتویان نەکرد. شات ئەمریکا ئەم شات رووسیا ئەم شاتە دنیا ئەگەر ئەمریکا و ئەگەر رووسیا و ئالمانیا و بۆ حکومەتانە نەگەشت بۆ نەقەنەعەت کە ڕێکخراوەکە مەترسیدارە بۆ سە هەموو جیهانیان مەترسیدارە ڕەنگە ئەv هاریکاریە بێت و ماش دیگە پێشمەرگە کرد ئەوش نەهات باکردنێ پێشمەرگە نەکرد دیفاعی لە خاک و خەڵکی خۆی کرد پێشمەرگە دیفاعی لە بەها ئینسانیەکانی دنیا کرد ئەگەر پێشمەرگە نەبایە داعش ئێستا لە ناوەندی ئوروپا بوو زۆر گرنگ بوو کە هاوپەیمانەتیەکی نێودەوڵەتی دژی داعش لە نێوان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ببێت دژی داعش بۆ مووسڵ زۆر گرنگ بوو هەروەها بۆ ئەوەی ڕاستەوخۆ لەگەڵ کورد و عێراقیش لە پەیوەندیدا بن. لە سەرەتاوە لە جەلولا و لە سعدیەوە چەندین جار بە چاوی خۆمان پێشمەرگەکان هەموو بینیمانە کە هەلیکۆپتەر هاتووە بە شەو نیشتۆتۆ لە خەتی داعشا و خەساوە ڕۆیشتووە زۆر جار پێمان وا بووە کەمە عتاد و ئەوە پێویستەکانیان بۆێنێ و زۆر جار پێمان وا بووە هێزێک لە شوێنەوە نەقڵێکا بۆ هێزێ هەتاکو ئێستاکیش ئەوە ماوە لای ئێمە کورد هاوپەیمانێکی سەدە لەگەڵمان من کاتێک سەردانی کوردستانم کردو چوومە کەمپەکان و ئێسدیەکان و کریسیانەکانم بینی ئەو وێنەیەم لە لا چەسپا کە کورد چەند هاوکارە لەلایەک شەڕی داعش دەکات و لەلایەک بوونەتە پەناگە بۆ ئاوارەکان چونکە ئەگەر ئەوە نەبوایە چیان لێدەهات ئەو خەڵکە بەڕاستی کورد زۆر یارمەتی دەربووە چۆن ئەمە دەرێن لە ئاسمانەوە هاوپەیمانان وا دەیانگۆ ئەگەر لە هەردوو پێشمەرگە نەبی هیچیان پێ نەدەکرا
مەسعود بارزانی لەسەر زەوی ئەرکێکی گەورە و چارەن و سازی کەوت بۆ سەرشان لەلایەک دەبوو هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ڕێک بخات و بیان کاتە لەمپەر لە بەردەم پێشڕەویەکانی داعش لەلایەکی دیکەوە هەوڵی ئازادکردنەوەی ناوچە داگیرکراوەکانی دیکە بدات هەروەها لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر خەت بێ تا کۆمەک و پاڵپشتی بۆ هێزە چەکدارەکان پەیدا بکات لەلایەکی دیکەشەوە داڵدەی ئەو هەموو ئاوارەی عێراق و سووریا بدات کە جەنگی داعش دەربەدەر و بێماڵ و حاڵی کردهبوون. لەلایەکی دیکەشەوە پێک هاتە ئاینیەکانی دەشتی نینەوە لەستەمی توندڕەوە ئیسلامیەکان بپارێزێ. سەرەڕای ئەوەش هێشتا بەغدا هاوکار نەدەبوو تا چەک و پێداویستی سەربازەکان بگەنە دەست پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی کوردستان. بە جەنابی وەختێ گوتە هەرە شەڕی بکە مانەوەی دێچێ چگوتۆزۆنی ئەوش دێتن پشتە بیتن لە بەرنادەتە خۆی وەکو پێشمەرگەیەک لە بەرەکانی شەڕ بوو لە ساتە ئەستەمەکاندا لە هەر کوێ هێرشێکی گەورە دەکرا بارزانی لەوێ حاضر بوو. کاتە جەنابیان سەرۆکی هەرێم بوون فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بوون و ئێمەش لە وەزارەتی پێشمەرگە بووین ئیشەکانمان بەیەکەوە بوو ئەو کاتەش ئیشی سەرەکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بە هەموو پێکاتەکانیەوە واتە هەموو ئەوانەیە کە پەیوەندی بە هێزی چەکدارەوە هەیە بە هەتا بە هێزەکانی ئاسایشی ناوخۆیانی وەزارەتی ناوخۆشەوە بیگرا بە یەکەی هەفتا و هەشتاوە بیگرە هەمووی بۆیە بەیەکەوە کارەکانمان دەکرد و بەڕاستیش پێم وایە بەسەرکەوتووی هەموو کارانە جێبەجێ بوو. جەنابی سەرۆک بارزانی ئەرکێکی زۆر قورس کەوت بۆ سەرشانی بۆ نمونە هەتاکو چەکێک دەگەیشتە کوردستان دەبوو بە فیلتێری عێراقدا بێت. عێراقیش هەناوی چەکەکەی خاڵی دەکرد هەناوی هامەر و باجارەکەی خاڵی دەکرد و وەکو قاوغەشەمچە دەینات بۆ کوردستان. ئەو سەرکردایەتی سوپای کوردی کرد بەم هەموو کەم و کوڕیەوە. ئەو کەسێک و حاضر بیت ڕحەقوب دەتە ئاخێ دەتە خەلکی خۆ ماناوەی گەلێکی دڵسوزە. عملیاکوان بچین لای ڕەبیع ئەمە بەرەو چای شنگارێ. لێرە ئەمە خەتای دانەکوانی خەتی بچین گەل خەتی جادەعام بەرەو سنوێری سوودی و حتا گەهینە شنگارێ. بەڵام جەنابەوە کەمە خەتای کە بۆ بر پلان جەنابەوە ڕازی نەبوو گوتە بە ڕوژانە گوندێت هەنێ ئێدوان دەبەرە هەمی دێ دووبارە بەگەڕێنە بە خەلکی تیرۆستێن داعش و دێ عەمەلیاتە لێرەکان دێ زۆر زەرەری لێن. خەتای کە دیا بە 40 کیلومترش منطقە قەسریجە لای زمار و غەربێ زمار بۆ چای شنگارێ 40 کیلومتر بوو ئەوێ خەتێ بکاربین ئەو گوندێت عەرەبا پتری سەد گوندێت عەرەبا کردنە پشت وێ خەتێ و تەمام بە خەتا ئەو پلانە جەنابی سەرۆکی گوتی 100% منەجە حەتینا وەکو من یەک بەتەنیت لەرستە ڕەبیعەتی پێش ساترەدا یعنی شار از نابم پێشمەرگە کرد از بیم جناب سەرۆکی کرد چونکە ئەگەر ئیرادا جناب سەرۆکی هەندە یا قووەت نەبا ڕەنگی ئەف شەڕە پێشمەرگە نەهات بکردن. جهودی جنابی سەرۆک بە کوڕ و برا و برازا و نەوەکانی لە جەبهەیدا بوون و وەکو هیچ سەرکردەیەک نەبووە جنابی سەرۆک کە بڵێن ڕۆلی جنابی سەرۆک قەت لەبیر ناکرێت ئەو کوردستانی کە ئێستا ماوە هەموو لە سایەی جنابی سەرۆکە سەرۆک بارزانی ماوە. سەرۆکی وڵاتێکی وەکو فەڕەنسا کە عزوی دائیمە لە مەجلس الأمن يعني شخصيتك وانيا بولين سەرۆکی فرنسا صاحبی ڤیتۆیە لە عالم کە خۆی بێتە لای جەنابی سەرۆک بێ پاڵپشتی خۆی ینی تەنانەت خەتەریات هێشتا لەسەر هەولێر ما بوو کە ئەو هات بۆ هەولێر. لەگەڵ بارزانی لە هەولێرەوە بە ئۆتۆمبیل دەڕۆیشتین باسی ئەوەی بۆ دەکردم کە چۆن تێرۆریستەکان نزیک بوونەتەوە و لە ڕێگادا نیشانی دەداین کە چۆن پێشمەرگە مەتر بە مەتر بەرگری کردووە بۆ ئەوەی ڕێگە لە داعش بگرن و لەو ناوچەیە بکرێنە دەرەوە و نزیک نەبنەوە لە کوردستان.
تا گەیشتینە ئەو سەنگەرە و لەوێەوە بە دووربین تەماشای مووسڵمان دەکرد. من خۆم بە چاوی خۆم بینیم کە ئەوێ داگیر کراوە و دەمانزانی داگیر کراوە. هەروەها باسی ئەوەی بۆ دەکردم کە پێویستە چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم وڵاتە بپارێزین. دواتر کە مووسڵ ئازاد کراو من خۆم چوومە مووسڵ ئەو وێنەیەم بیرکەوتەوە. ئەو ساتانم بیرکەوتەوە کە کاتێک لەگەڵ بارزانیدا باسی ئەو بابەتەمان دەکرد. هیوای ئەوەمان هەبوو ئازاد ji bo wê gelek ev hatina Holandwajî da gotineka wî geleka mehîm bû al vêre got al vêre cenabê wana gote cenabê serokê gotî tu vêre bînî ev vêre ku seha şera gotî tu baş berê xwe bidê gotî li vêrê gotî ez emîntirim nav pêşmerga da li seha şerî da ji Şanzelîzê ji Parîsê. سەرکردایەتی جەنابی سەرۆک بارزانî لەم شەڕەدا و هاوکاری و پاڵپشتی هێزی هاوپەیمانان و هەروەها خۆراگیری حکوومەتی هەرێمی کوردستان چونکە قەیرانەکانی یەکجار زۆر گەورە ڕووبەری حکوومەتی هەرێمی کوردستانیش بوون زیاتر لە 2 میلیۆن ئاوەرە ڕوان لە هەرێمی کوردستان کرد ئەمانە هەموو بوونە بارگرانیەکی گەورە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانî ئیرادەی هێزی پێشمەرگە و خۆراگیری و پاڵپشتی خەڵکی کوردستان بوون بە تشتێکی زۆر گەورە توانی بە سیاسەتێکی ژیرانە پێشمەرگە سنووری سێ دەوڵەت سنووری نێودەوڵەتی سێ دەوڵەت ببڕێ بچێتە کوبانی بە نێو تورکیادا بە نێو باکووری کوردستاندا ڕەت بێ بچێتە کوبانی و لەوێ داعش بشکێنێت. هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان بوو بە پێشەنگ هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش پێشمەرگە ناوبانگێکی تری پیا کردەوە جارێکتر و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هێزی سەربازیەوە لە زۆرەوە لە ڕووی دیبلۆماسیەوە ئەو کاتە خۆتان بیرتان دێ سەرۆکی وڵاتان داهاتن. ئێمە ئەو هاوکاریانەمان پێشکەش کرد کە سەرۆک بارزانی داوای کرد. ئەو دەیویست ئەو چەکانەیان بگاتە دەست تا بتوانن دژی هێرشەکانی داعش بوەستنەوە. شەڕی پێشمەرگە و داعش ڕوبەڕوو بوو زۆر نزیک بوون لە یەکترەوە. ئێمە ئەو چەکەماندایە پێشمەرگە ئێمە ئەو جۆرە چەکانەمان پێدان. بۆ نمونە چەکێک هەیە پێی دەڵێن کانۆن ئەوەیان سەرۆک بارزانی خۆی داوای کرد و پێویستی بوو. پێشمەرگە بۆ بەرگریکردن پێویستی بوو. ئەو داوای کردن و ئێمەش بە جۆرەی داواکاری ئەو هاوکاریمان کردووە. سەرۆکێکمان هەیە ئەتوانێت لەم دووخانە هەموو بە سەلامەتی دەربازمان بکە. لەبەر جەنابی سەرۆک من هیچ خەمێکم نەبوو. دەمزانی ئەتوانێت ئەگەر ئێمەش بێ ئومێد ببین ئەو ئومێدمان بۆ بێنتە. ئەگەر جەنابی سەرۆک بارزانی وەکوە خەلکێ دی ئەوژی بێژت بەلێ هیچ ڕۆژێکی عسکەرێک نایێت و ئیزعاجا تەژی ناکرد و کوردستان ژیاویە و عێراق ژیاویە و ئەمە دەوەکیوێ ڕۆژێ بن ئەگەر ڕۆژێ ئەمنا بەعسیە لە سەیتەرەت گوتەمە هەویتێک و ئەم ئیهانە و ڕەزیل بکەین ئاها دێوە لێتەمە. بۆ ئێمە سەربەرزیەکی گەورەیە کە سەرۆک بارزانی ئەڵێ من پێشمەرگەم ئێمە شانۆزی بەنەوەی پێشمەرگە وا دەکەین. تشتێکی ku gelekî giringî heye cenabê serokê da zor dilsozî pêşmergaya yani wextê pêşmergeyê şehîd dike bar bike dihatim ka edê çawa xeberî demê. Cenabê serokî hez nake xîn pêşmergekî bê. بۆ یەکەم جار کە کوردستانم بینی هەستم بەو مۆدێرنەتەیە کرد کە لە کوردستان هەیە.
ژنم دەبینی بە ئازادانە هاتو چۆ دەکات هەرچەندە ئازادی سەدا سەدیش نەبێت بۆ ژن بەڵام حزوری ژنم بینی لە کۆمەلگا زۆر خۆشحاڵ بووم بەوەی داعش نەیتوانی ئەو دۆخە بشێوێنێ و ئێمەش لەو ڕووەوە هاوکار بووین چونکە ئەگەر ئەوە ڕووی بدایە ئێستا دۆخەکە زۆر خراپتە بوو لە 2016 کاو شەڕی تەلسکۆڤ مەسترین شەڕی تەلسکۆڤ بووە لە 5 بەر تەوجیهاتی جنابی سەرۆک بە سەرپەرستی کاک مەنسوور کە کوڕی جنابی سەرۆک بووە لێرە مەسترین شەڕ یعنی کرایە لە قووەتەکانی داعش کە بڵێن ڕێکوپێکترین قووەتی داعش ئەو سەردەمەی لە تەلسکۆڤ شکستمان بینەوە ئەگەر پێشمەرگە نەهاتبە ئێمە نەمان دەتوانی بین چونکە دۆخەکە ئارام نییە حەشدی لێیە شانە نستوی داعش لە تلکێف و دەور و بەرمان هەیە پێشمەرگە و ئاسایش ئێمە دەپارێزێ و ئەگەر ئەوان نەبوونایە کەس نەی دەتوانین لەم ناوچەیەدا بنیشێ ئەوان سەرەتاش ویستیان وەک شنگاڵمان بەسەر بێن و چاردەورمان بگرن بەڵام پێش ئەوەی ئەوە بکەن ئێمە ناوچەکەمان چۆڵ کرد وكلهم كانوا يعرفون قبل ما يوصل داعش على القرية بشهر هەمووشیان دوو مانگ پێش ئەوەی داعش بگاتە گوندەکەمان دەیانزانی داعش دێت دەمان بینین دڵخۆش بوون و پێدەکەنین بێ ئەوەی بزانین هۆکار چییە داواکاری ئێمە ئەوەی وەکو سەرەتا پێشمەرگە بگاتە ناوچەکانی خواردتر بۆ ئەوەی ئێمەش لە ئاسایشی خۆمان دڵنیا بین و بتوانین بگەڕێنەوە ناوچەکەی خۆمان واللهی ئەگەر مەسعود بارزانی نەبوایە تەنانەت کوردەکانیش دەربەدەر دەکران بەڵام ئەو بوو بە چەترێک بۆ هەموو خەڵکو و کریستانەکانی لێرە دەربەدەرکران و گەیشتە کوردستان واتای چێ لێر ئارامی هەیە و لە بەتنایە نییە چونکە لەوێ حەشد و سوپا و داعش عەرەبەکانی تێدایە لە تلکێف و کەبرۆک و سماقیە شەنە نستوەکانی داعش لەوێن و حەشدی شعبی هاتوو بۆ ناوچەکە دەزانی ئەوانە بۆ نیانەوێت پێشمەرگ لە ناوچەکانیان بێت چونکە ئەوانە ناسراون و ناوەکانی لای پێشمەرگە تۆمار کراوە ئەگەر پێشمەرگە بڕواتە ئەوێ یەکێک ئەندامانی شەنە نستوەکان دەردەهێنێت المعامله مال دواعش تعرف انت بعد هذا جاي قاتل ئێوە دەزانن مامەڵەی داعش چۆن بووە دەهاتن بتکوژن کافرت بکەن چاوەڕێی چی لە داعش بکەین جگە لەوانە خۆ نایەن ئەم لا ئۆلامان ماچ بکەن وەڵا دەیان کوشتین و سەریان دەبڕین پێشتر خێزانەکانی ئێرە 1400 خێزان دەبوون ئێستا 600 خێزان ماون زیانی زۆرمان پێگەیشتووە ماڵ و حاڵمان تێک چووە خۆمان و خێزانەکانمان دەین و دەچین بۆ دهۆک هیچ کاتێک هەستمان نەکردووە یەک کەس جیاوازی بکات لە نێوانماندا تەنانەت کاتێک خاچەکە بە ئۆتۆمبیلەکانمانەوە دەبینین سڵاومان لێ دەکەن پێشمەرگە لە بازگەکان ڕێزی خەڵک دەگرن و دەڵێن سەرسەرمان هاتن و فەرم و بڕۆن بە تێپەڕبوونی کات سەرەڕای قوربانێکی زۆری هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بەڵام هاوکێشەکە پێچەوانەکرایەوە و داعش لە پێشڕەویەوە کەوتە قۆناغی تێکشکان ئۆپراسیۆنەکانی پێشمەرگە دەستیان پێکرد و جەنگەکە گەورەتر و گەرمتر بوو لەو کاتەوە ڕووبەری خاکی ژێردەستی ڕێکراوە توندڕەوەکە بە خێرایی بەرەو کەمبوونەوە ڕۆیشت و پێشمەرگە بە تێکشکێنەری ئەفسانەی ئەو ڕێکخراوە ناوی دەرکرد کە ڕووی لە هەرلایەک دەکرد بە ئاسانی داگیری دەکرد. هێزی ئاسمانی حەسمی شەڕ ناکات بە درێژایی ڕەنگە 50 کیلۆمەتر هیچ پێشمەرگەی بۆ پێشمەرگەیەکی تر 10 متر 5 متر بینی نەبوو بێ اینجا ترسە بوو لەترە. دوای ئەوە لە داعشمانشکان مەسەلەن 15 کیلۆمەتر چوینە پێشەوە لە 15 کیلۆمەتر لە پشتەوە هیچ هێزێکی لێ نەبوو کە هجوومێکی داعشها بۆ سەریان من خۆم ئەمەوە بین ئەنو ئەگەر تۆ بێ بۆ لامان ئێمە قبوڵی ناکەین. هەموو ئەو ناوچانەی کە
کوردستانی بوون بەڵام لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ توانیمان ڕزگاری بکەین کەمە یەکێکە لە داخوازیەکانی ئێمە یەکێکە لەو داخوازیە دەستوریەکانیشمان لەگەڵ عێراق ئێمە خۆمان نەماندەویست نەخۆ هەرجێ بمانویست بە ئەمان توانی بڕۆین چونکە داعش بەم دومۆیە زۆر ئەو هێزەی نەماوە وە لە پێشمەرگەش ئەترسان یعنی حقیقت پێشمەرگە زوو توانی خۆی بگریتەوە و حیمەنەتی خۆی فەرزکە بەسەر خۆی بیکە بە حاکمی عەردەکە دولت جیهانیش یعنی سرسام بوم به جرأت هزین پێشمەرگەی لە وڵاتێکی زلهێزی وەکو فەرەنسا یا ئەڵمانیا کە ئەڵێ خۆکوژێک هاتووە دنیا هەموو ئەکەوێتە ئینزار ئێوە هەموو خەڵکە ئێستا هەر تەنا بەس لێرە 9500 میلمان هەڵگرتەوە. بەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەم ئەو تەجروبانەی شاخ هەم ئەوەی ئێستا لە شەڕی دەشتایی و شەر لەگەر تروریستانی داعشمان وەرگرتووە وای کردووە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان هاوکاریەکانی هێزی هاوپەیمانان و هەروەها ئەو مەراکەزی تەدریبی کە کراونەتەوە و فێربوونی هێزی پێشمەرگەی کوردستان بوو چەک و تەکنۆلۆژیای نوێ هێزی سەربازی هێزی پێشمەرگەی کوردستانی تا ئاستێکی یەکجار زۆر بردیتە سەرێ. تاکتیکی داعشمان نەدەزانی سەر بیدایەت بەس کە فێر بووی ناوەڵە زۆر بە ئاسانی ئەو شەڕەمەندەی پەڕاند و سەرکەوتوش بووی. ئای سەحات خۆش شەوێ من لە سەنگەرەکەی خۆمدا خەوتە بووم سەعات 4:05 بەیانی دەستی کرد بە الله ئەکبەر الله ئەکبەر هەر ئەوەندە کە هەستان کوتم بەخۆی حەیڤە ئاوا تێدا چووم دەستم داچەکە کەمەگە چاوم لێ کرد تەلەفۆنێکی داعشەکە گرتبوومان تەوقیت کرابوو بۆ ئەو سەعاتە بە الله ئەکبەر و ئەوانە ئەگە چاوم لێ کرد ئەوە ئەو تەلەفۆنەیە دیکتم باش بوو بەو شێوەیە نابێت لە سنەتی ئێمەدا نەبوو کە ئاوا دەورمان بگیرێ و ئێمە پێ نەزانین. پێشمەرگە سەنگەرەکانی داعشی لە ناوچەکانی نینەوە بە جۆرێک تێکشکان دەرگای بۆ هێزە ئەمنی و سەربازەکانی عێراق کردەوە دەست بە ئۆپراسیۆنەکانیان بکەن تا مووسڵ و تەواوی نینەوە کۆنتترۆل بکەنەوە. بۆ یەکەم جار بوو لە مێژوودا پێشمەرگە و سوپای عێراق وەکێک هێز ڕوبەڕووی مەترسیەکی گەورە ببنەوە کە کەوت بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق. ئەو هەماهەنگیا کە لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیش پاڵپشتی دەکرا و پێشتر ڕێکەوتنی لەسەرکرا بوو بووە هۆی تێکشکاندنی داعش لەسەر زەوی زۆربەی ناوچەکانی عێراق. بۆ چوونە ناو خاکی مووسڵ بڵێن ئەمە ڕێمان بۆکردنەوە لە باتنای لە مەحوەری بڵێن باتنای دەربازی تلکێف و ئەوانە بوون ئەویش بە ڕێپێدانی جنابی کاک مەنسۆر ڕێیان بۆ دروست کردو ئەمە بووینە ساتر بینی جێش و بینی هەژدی شعبی. عراق ڕێگەی پێ بداینایە زۆر شوێنی ترمانەگرت چونکێکە ئەو لە پاشەوەی هەندێک سەرکەوتنی لە لای ئەنبار و ئەمانە بەدەستێنا اینجا زاری هێزەکانی هاوپەیمانانی کردوتی ئەمە قوبوڵ ناکەین کە لەوە زیاتر هێزی پێشمەرگە بێتە پێشەوە و هاوکاریان بکەین. حکوومەتە عێراقی ئەگەر مەسعود بارزانی نەبا پێشمەرگە نەبایە باوەڕ بکە ئەڤل وەرگرە و ئەستەحەدای داخفتنت کم ئەوانە چ جارە حەیەتەخوا باژە ڕێمیسرێ کۆنتترۆل نەدکرد.
بەڵام هەمان ئەو هێزانەی بۆ جەنگی داعش پێشمەرگە هاوکاریکردن لە ناوچەکانی ڕۆژئاوا و باشووری کەرکووکەوە لە پێشمەرگە سوڕانەوە و بەهۆی ڕێککەوتنی ژێربەژێری سیاسی لایەنێکی کوردی لە مانگی ئۆکتۆبری ساڵی 2007دا پەلاماری کەرکووک و ناوچەکانی دیکەیاندا تەنانەت بەرەو هەولێر و دهۆک و سنوورەکانی هەرێمی کوردستان ملیان ناو پێشمەرگە جارێکی دیکە کەوتەوە سەنگەری بەرگری دژی سوپا و میلیشیات چەکدارەکانی عێراق. گەیشتینە ڕووداوەکانی ئۆکتۆبر و 20 ئۆکتۆبر کە دیتان چۆن سوپاکانی دوو دەوڵەت پێکەوە یەشیان گرت بە پشتیوانی دەوڵەتانی دیکە بە سپۆنسەوەری دەوڵەتی گەورە ویستیان هەرێمی کوردستان بەجارێ هەڵوەشێتەوە ویستیان دۆخی کورد و کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگاتەوە پێش ساڵەکانی 91 دووسێ شوێن بلای ئێمە نقطەی لاوازی خۆمان بوو کە ڕەنگە پەلامار بدرێت یەکێک لەوانە کەرکووک یەکێک لەوانە شنگالێکێکی تر سنووری هەولێر کە ناوچەی مەخموور ئەوانەیە بۆیە ئەم سێ شوێنە دەبواە بە هەند وەرگیرێ و کەرکووک ئازارەکەی زۆر گەورە بوو بەڕاستی گەورەتریش بوو تا ئێستاش شوێنەواری ماوەتەوە. بە قەناعەتی من حکوومەتی مرکزی بە سیاسەتی خۆدا نەچوویتەوە هەمان سیاسەتی پێشتر و هەمان سیاسەتی 16 ئۆکتۆبەر وەڕەچاو دەکرێتن. بەڕاستی ئەوەی کە حەشت بەرامبەری هەندێک شوێن کردی داعش نەیکرده بوو بە تایبەت مەسەلەوەی لە تووس خورماتۆ ڕوویدا بۆ هەموو جیهان سەلماندی کە ئەمە لە داعش خراپتر بوو یعنی ئەوە خۆی لە خۆیدا زەمینەیەکە کە دروست دەکرێتەوە. پشتی احداث 16 ئۆکتۆبر بێباوەریەک نابەرەمای عێراقیدا چێ بووە توێ سەردەمی خۆزان دەرهاویشتێت پشتی 16 ئۆکتۆبر زۆر بووی نەبوومە کە زۆربەی هەرا زۆری دەبێت دەستێمادا بە هێزە پێشمەرگەیشوان دەبەرە هاتی نەوەکێشان واقع حالێکی دین و کە هاتیە پێش و ڕۆژ بۆ ڕۆژێ خەڵکێمە کوردلوان دەبەرە دووبارە تعریبا دەست بێت کاتە بە هەر چاک و چۆن سەردەمێ ڕژێمی دەست بێت تعریباڵوان گوندە تێتە دووبارە کردنوان دەبەرە ئەوانەی کە لە بناری ئەم شاخان ئەمانە کورد نشینن بەداخەوە لە دوای خیانەتەکەی 16 ئۆکتۆبر ناچار بووین پێشمەرگەکان ئەمرمان پێکردن کە فەورەن بکشێنەوە شاهەکان چونکە ئێمە ئەو جەبهەیە تەنانەت حەفرەکەش دیارە ئێمە هەموو گوندە کوردنشینەکانمان ئازاد کردبوو لە کەمتر لە دوومان کە لە بیدایەت هاتین بجگە لە شارۆچکەی گوێڕ و مەخموور بەداخەوە لە دوای خیانەتەکەی ئۆکتۆبر یعنی مازنەی شەڕ گۆڕا دوژمنەکە گۆڕا ئەو دوژمنەی کە بە هەمەرێک دەهات و یا بە خۆکوژێک دەهات ئێمە و ڕەبایە و ئەو چەکێکە لە دەستمان بۆ دابەشمان کردبوو تەبیعی بۆ هەموو تانکۆوانە بەکار ناهات لەوێ زەرەکی گەورەمانە کرد بۆیە ناچار بوون کە پشمان بەردرا محوەری 4 و 5 کە کەرکۆکە فرۆشرا بەداخەوە ناچارم پشمان بەردرا ئێمەش پێشمەرگەکانمان کشاندەوە بۆ سەری شاخەکان شەڕی داعشدا هەر خانەقین و حتا ڕۆژاوا دیجلە وەکو ساترێکی پێکڤەگیری دایمە لەمەی مانتەقەی گرت بوو بەڵام پشتی 16 ئۆکتۆبر زۆربەی ئەوان ناوچەک و هێزن پێشمەرگەی هاتی نەوەکێشان و کەتیا دەستێ هێزن ئەمنیەت عێراقی فەرەغاکە زۆر چی باتوان دەبات من بە تەمای بەغدانی کە بەغدا هیچمان بوو ئێمە کورد دەبێ خۆمان بڵێن ئێمە هەی ئێمە دەبێ ناوماڵی خۆمان ڕێکخی لەشکری خۆمان ڕێکخی سیستەمێکی بۆ دانی ئەما ئەگەر تۆ هەبی خەلکیش دەڵێ تۆ هەی کەس نایە پێت بڵێ وەرە بتکەمە پیاو لەبێ خۆت بڵێ منە ئەمە ڕێی خۆمەی شەخسی لەو کاتەوە تا ئێستا هەمان هەڵەی ساڵانی پێش 2014 دووبارە دەکرێتەوە بۆشاییە کەوتۆتە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپا و هێزەکانی دیکەی عێراق بۆشاییەک کە
کە ساڵی 2014 داعش قۆستیەوە دوای 2007 جارێکی دیکە دەوڵەتی عێراق دروستی کردەوە بۆشاییەکە هێشتا داعش تێیدا هەناسە دەدا و کردە تیرۆریستیەکانی ئەنجام دەدا بۆشاییە کە نازانرێت چه هێز و گروپێکی دیکە ئەو بۆشایە ئەمنیە و نەبوونی هەماهەنگی پێویستی نێوان سوپا و پێشمەرگە دەکاتەوە سەرەتایی نەهامەتیەکی دیکە بۆ عێراق و هەرێمی کوردستان. پێشتر عملیاتی ئیرهابی لە کەرکووک و لە هەموو ئەو جێگایانەی کە بڵین لە منتقەی سنجار و هەتاکو ئەگاتە منتقەی مەندەلی و خانەقین بە نیسبەتێکی زۆر ڕۆژانە بوو بەڵام کە پێشمەرگە ئەو ناوچانەی گرت توانی بە خەتێکی دیفاعی کۆنکرێتی وا بکە کە ئەو عملیانە ئەتوانم بڵێم 1500 فەرقی کرد بەڵام لە دوای 16 ئۆکتۆبر کە هێزەکانی پێشمەرگە گەڕانەوە لەو ناوچانە بە حقیقەت بۆشاییەکی ئەمنی دروست بوو بۆشایەکە یەکیان لە پشتی جێشی عێراقی و ئەو خەتە بوو کە بەرامبەر بە ئێمە دروستی کردبوو ئەو شوێنانی کردبوو یەکێکی تریان لە بینی ئێمە و جێشی عێراقیە بوو La certitude que Daesh ئەو جەنگە کۆتایی نەهاتوو ئێمە ڕازی نین لە ئەنجامەکەی داعش هێشتا ماوە و توانی کاریگەری هەبێت لەسەر کولتور و کۆمەلگا بە تایبەتی لە مووسڵ ئێمە هەوڵماندا بە تایبەتی یارمەتی عێراق و کورد بدەین لەو ڕووەوە بەڵام ئەگەر ئێمە باسی کورد بکەین پێویستە ئاگادار بین و زۆر ئاگامان لە کورد بێت و بتوانین هاوکاریان بکەین و هەڵوێستمان هەبێت بەرامبەریان ئەگەر ئەمریکا لێرە بە هەژمونێکی بە قووەت لێرە بی داعش ناتوانێت بکەم بەڵام هەر ڕۆژی ئەمریکا بڵێ من پاشەکشەکەم و لەم کیانە نامینم هەم لە کوردستان هەم لە عێراق لە ناوچە بەعام داعش ئەتوانێت بە سەریعترین وەخت خۆی چاو بکاتەوە ئێستا ئەم شوێنێکی ئێمە لێن شاخی قەرەچۆخ بگرە ئەم دەشتی قەراژەکە ئەبینی بۆ ئەوان جاری وایە بە ڕۆژ ئەیان بینین لە دیوی عێراقەوە بڕین چ بێتە سەر شەو بە ماتۆرسکل تەنانەت بە ئۆتۆمبیل پێشمەرگە لە دوورەوان بینن تەنانەت خەبەری شەداین بەڵام ئەو هێزە نییە کە بە هانانەوەی بەڕاستی ئەمە هەر هەمووی بڵێن تا ئەچێتەوە گەیارە هەمووی کراوەیە لەم بەریشەوە تا ئەچێتە حەوێجە و ئەچێتەوە خانەقین جەموجۆلیان زۆرە ئەتوانم بیژڵێم لە هەندێک جێگا بە حقیقەت عێراقیەکان بۆشاییەکی ئەمنیان دروست کردووە تاکو و زەختێکی زۆر کردێتە سەر کورد و سەر عەرەبی سوننە ئەو ناوچانە چۆڵکەن تۆ داوای مادەی 140 بەڵام گە کوردی تیانەما هەموو بوو بە شیعی ناسریە و کەربەلا و نەجەب دەلێ کوردی لێ نییە تو داوای چی دەکەی ئەمە دەیەوێ دموگرافیای منتقەکە بگۆڕی دەبێ کورد میکانیزمێک بدۆزیتەوە ئەم ڕێگە ئەم تەسەڕفانەی حەشدی شعبی سنووردار بکە سنووردار نەکە هێشتان دەست درێژی دەکەن تۆ لەگەڵ عێراق کێشەت هەیە لەولاوە تورکیا کێشە هەیە ئێران کێشە هەیە هێزی تر هەیە ئەوانە هەمووی هەیە لەبەرەوە بۆیە دەبێت تۆ حساب بۆ هەموو ئەو مەترسیانە بکەی کە ڕەنگە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ببێتەوە پشتی لەشکەرە عێراقی هاتی ئەوان دەبەرەنە بەینە هەندا ڕەبیە و ڕەبیێتوە 3 کیلومترە 3 کیلومتر ڕۆژی تیرۆسێ داعش دەشێت هاتنە چۆنێکە لە هەردوو جەنگەکەی داعش و پەلامارەکانی سوپا و میلیشیا چەکدارەکانی عێراق بۆ سەر کوردستان هەرچەندە چەک و تەقەمەنی و هێز نابەرابەر بوو بەڵام پێشمەرگە ئەوەی سەلماند هێزێکی شاراوەی هەیە بۆ بەرگریکردن لە خاک و خەڵکی کوردستان ئەو هێزەش بیر و باوەڕێکە دەتوانێت چۆک بە عەقیدەی توندڕەوی و لەشکری بێشوماردا بدات.